ببە براوەی کارتی ئینتەرنێتەکەت تەنها بە سبسکرایبکردنی ئەم کەناڵە گرنگ نییە زۆرە ئینتەرنێتێک بەکاردەهێنیت ئێمە کارتەکەت بۆ دابین دەکەین هەر ئێستا بچۆ سبسکرایبی کورت کەناڵ بکە و پشتگیریشی لێ بکە کاتێک کەناڵەکە دەگاتە 20,000 سبسکرایب تیر و پشکەکە ئەنجام دەدا بەڵێنمان بەم کەناڵەداوە کە بە ماوەیەکی کەم بیگەێنین بۆ ئاستا بۆیە هیوادارم کە بینەرە دڵسۆزەکان بێ هیوامان نەکەن کاتێک پشتگیری لەم کەناڵە دەکەن ئەوە بە هەمان شێوازیش پشتگیری لە کەناڵەکەی من دەکەن. سڵاوتان لێبێ هەوڕێن خۆشحاڵم کە دووبارە لە ڤیددیۆیەکی نوێدا گەڕەمەوە لە ئێوەی ئازیز و خۆشەویست بێگومان مرۆڤ کاتێک زانیاری نوێی دەست دەکەوێ ڕاستەوخۆ بە شێوازێک بیر دەکاتەوە کە پێشووتر کەسێکی زۆر نەزان بووە بەڵام پێویست ناکە وا بڵین چونکە هیچ مرۆڤێک لە هەموو بوارێکدا زانا نییە هەموو مرۆڤێک لە هەندێک شتدا زانایە و لە هەندێک شتیشدا نەزانە ئامانجی ئەم ڤیددیۆیم زیاتر ئاشناکردنی ئێوەیە بە زانیاری نوێیەکان لەوانەیە بەشێکتان ئەم شتانە بزانن بەڵام لە هەمان کاتدا کەسانی زۆر هەن کە نایزانن بۆیە ئەگەر ئەم بابەتت بەلاوە گرینگە ئەوە دەتوانی تا کۆتایی ڤیددیۆکە بینەربیت. چاو تەنها ڕەنگی شین و سوور و سەوز دەبینێ ئەو ڕەنگانەی تر کە دەیبینێت تەنها تێکەڵەیەکن لەو سێ ڕەنگە. ئەگەر کەسایەتی سانتا کلۆس کەسایەتیەکی ڕاستەقینە بووایە دەبوایە سەردانی 820 ماڵی بکردایە لە یەک چرکەیەکدا بۆ ئەوەی فریای هەموو منداڵەکان بکەوێت و دیاریان پێ ببەخشێ و پێویستە بۆ عارەبانەی کە پێیەتی بە خێرایی 1460 کیلۆمەتر بڕوا لە کاتژمێرێکدا واتە 160,000 خێراتر لە خێرایی ڕووناکی. ئەمڕۆ پێشکەوتوترین مانگە دەستکردەکان دەتوانن شتێک ببینین کە تەنها 22 سانتیمەترە و تەنها لە شوێنەکەی خۆیەوە واتە ئەو مانگە دەستکردە دەتوانێت قاپە خواردنەکەت ببینێ لە هەر شوێنێکی خۆیەوە زۆریش بەڕوونی. ڕۆبیانی مانتێز دەتوانێت لێدانێک ئەنجام بدا بە نینۆکە تیژەکەی کە خێرایەکەی 83 کیلۆمەتر دەبێ ئەم لێدانە ئەوەندە بەهێزە ئاوەکەی دەوروپشتی دەکوڵێنێت و ڕووناکیەک دروست دەکا و ئەمە بە بەهێزترین لێدان هەژمار دەکرێت کە ئاژەڵێک بتوانێت ئەنجامی بدات. هەمومان دەزانین کە هەساری زەوی خاوەنی یەک هەیڤە بەڵام ئەوەی کە نایزانین ئەوەیە کە زەوی لە پێشووتردا خاوەنی 2 هەیڤ بوو بەڵام ئەوەی تر قەبارەکەی زۆر بچووک بوو و نەدەگەیشتە 800 میل بۆیە بەوەی بەرکەوتنی لەگەڵ هەیڤە گەورەکەدا لە ناوچوو. لە سەدا چلی چێنراوەکان و بەرهەمهێنراوەکانی ئەمریکا بەکار ناهێنرێ چونکە دەڵێن کوالێتێکی باش نییە و زۆربەی دەفرۆشنەوە بە وڵاتانی دیکە. خۆر خڕترین شتێکە لە هەموو گردووندا بوونی هەیە و شتێکیش لە خۆر خڕتر بێت تۆپێکی سیلیکۆنیە کە وەک پێوانەیەکی کێش دروست کراوە. یاریگایەکی ئاسایی گۆڵف ڕۆژانە 312,000 گاڵۆن ئاو بەکاردەهێنێ و هەندێک یاریگای تربوونی هەیە ڕۆژانە 1 ملیۆن گاڵۆن بەکاردەهێنێ ئەمەش ئەوەمان بۆ دەردەخا کە نەک تەنها یاریەکە بۆ کەسانی دەوڵەمەندە بەڵکو لە ناوبەری هەژارانیشە. کاتێک بارکۆدی سەر کاڵا و بەرهەمەکان دەیان کڕین دەیخوێنینەوە هەمومان وا دەزانێت کە هێڵە ڕەشەکان دەخوێنرێتەوە بەڵام لە ڕاستیدا ئەو هێڵە سپیانە دەخوێنرێتەوە کە لە نێوان هێڵە ڕەشەکاندا بوونی هەیە. ئەو کەسانی چاودێری گۆگڵ دەکەن ژمارەیەکە کە بە ئاسانی نانووسرێت و ناخوێندرێتەوە ژمارەکە پێکهاتووە لە ژمارە 1 و 100 سفری بەتەنیشتەوەیە و شتە سەیرەکە ئەوە نیە کە ژمارەکە زۆر زیاترە لە ژمارەی مرۆڤەکان بەڵکو شتە سەیرەکە ئەوەیە کە ڕۆژانە ژمارەکە زیاد دەکات. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئێستا لە سەدا 20 کەمتر ئاو بەکاردەهێنێ
وەک لەو ئاوەی کە لە ساڵی 1970 بەکاردەهێنرا. ئەم دابەزینی ڕێژەی بەکارهێنانی ئاوا زۆر شتێکی باشە، لەگەڵ ئەوەشدا نەک ژمارەی خەڵکی کەمی کردووە، بەڵکو 100 ملیۆن کەس زیادی کردووە لەو ماوەیەدا. ئەمەش بەهۆی ئەوەیە کە ئەمریکا زیاتر هۆشیارە بەرامبەر ژینگە و ڕێگەی باشتری دۆزیوەتەوە بۆ ئاودانی ناوچە کشت و کاڵیەکان، و لەگەڵ ئەوەشدا وێزگەی وزەی تازەی بەرهەمهێناوە کە ئاو کۆ دەکاتەوە. سپڕای مێرۆ ڕوانەرەکان مێرۆکان ڕاونانێ و دووریان ناخاتەوە، بەڵکو بگرە هەستیاریەکەیان تێک دەدات و ئەمە ژوا دەکات مێرۆکە نەتوانێت مرۆڤەکە بدۆزێتەوە. ئەو خۆراکی کە نەهەنگی شین دەیخوا نزیکەی 9 ملیۆن کالۆری تێدایە. ئەم 7.5 ملیار دانیشتوانی بوونی هەیە لە سەرزەوی، لە سەدا 7 دانیشتوانی هەموو سەردەمەکانی زەوی پێک دەهێنن. هەرچەندە بیابان وا ناسراوە کە پێک هاتووە لە ناوچێکی پڕ لە خۆڵی بێکۆتایی، بەڵام ئەمە ڕاز نییە و تەنها لە سەدا 25 بیابان پێک هاتووە لە خۆڵ، ئەوەی ماوەتەوە پێک هاتووە لە شاخ و گرد و دەشتایی. کاتێک مرۆڤ هەناسە هەڵدەمژێ ئەوە کوونەلووتیەکیان لەوەی تر زیاتر هەناسە هەڵدەمژێ و شوێنەکانیان دەگۆڕنەوە لە هەموو سی خولەکێکدا. ئەمەش بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە لووت شانەی ئیسفەنجی هەیە. زمانی هێماکردن زمانێکە لە 41 وڵاتدا دانی پێنراوە، بەڵام 300 زۆری هەیە، لە هەمووشان گرنگتر زمانی هێمای جیهانیە. سەگەکان دەتوانن دوو جۆر بۆن بکەن لە ڕێگەی کوونەکانی لووتیانەوە کە مرۆڤ ئەم سیفەتەی نییە. ئەو کوونەی لووتی چەپەی بۆ خواردن و شتی خۆش و باش بەکاردەهێنێ، و کوونە لووتی ڕاستی بۆ حاڵەتی مەترسیدار بەکاردەهێنێت. ئوختبوود هەر جارێک کە هێلکەیەک دادەنێ ژماری دەگاتە 6,000 دانا و هەر هێلکەیەک قەبارەی دەنکە برنجێکی هەیە، و مێنی ئوختبوود کاتێک هێلکەیەک دادەنێ بۆ ماوەی 6 مانگ بێ خۆراک دەبێت تاوەکو هێلکەکان بپارێزێت. سەرجەم ئەو پاندایانی لە دایک بوون لە بنەڕەتدا دەگەڕێنەوە بۆ وڵاتی چین، تەنانەت ئەگەر لە وڵاتێکی ترێژ لە دایک بوو بێتن. لە سەدا 99 ئەو بەکتریا و شتە بچووکانەی لە ناو لەشی مرۆڤدا دەژین تا ئێستا نەناسراوە لەلایەن زاناکانەوە. هەمومان دەزانین کە ڕۆژ بە ڕۆژ ژماری دانیشتوانی زەوی لە زیادبووندایە و لە ئێستادا نزیکەی 7.5 ملیار کەسە. بەڵام ئایا دەزانی ئەگەر بتەوێ هەموو دانیشتوانی زەوی کۆبکەیتەوە لە یەک شوێنێکدا تەنها ناوچەیەکت پێویست دەبێت کە 800 کیلۆمەتر بێت. بیرۆکەی بارگاویکردنەوەی مۆبایل لە ڕێگەی کارەباوە بە شێوەیەکی کەم و ماوەیەکی کورت هیچ سوودێکی نابێ، چونکە ڕێژێکی زۆر کەمی کارەبا بەکاردەهێنێ و ساڵانە تەنها $1 بەدەست دەهێنن. ئوختبوتی مامەیەک شێوازێکی سەیری بەرگریکردنی هەیە، نەک هەر ئەوەندە دەتوانێت ڕەنگی خۆی بگۆڕێ، بەڵکو دەشتوانێت خۆی بکاتە شێوەی ئاژەڵی تر، نمونەی ماری دەریایی و شێری دەریایی. ئەو باڵندەی لەسەر لۆگۆی کۆمپانیای تویتەر بوونی هەیە ناوێکی تایبەت بەخۆی هەیە کە پێی دەوترێت لاری دە بێرد، کە خاوەنی کۆمپانیاکە بە ناوی یاریزانی باسکە لاری بێردەوە ناوی ناوە کە بۆیانی بۆستن سێڵتێکە یاری دەکرد. تۆکیۆ خاوەنی زۆرترین دانیشتوانە و 83 ملیۆن کەس تێیدا دەژین، ئەمەش ئەوە دەگەێنێت 3 ئەوەندەی بەلجیکا و 4 ئەوەندەی دانیشتوانی سویدا. دوورگەی مارەکان سنەیکس ئایلند ئەم دوورگەیە دەکەوێتە کەناراوەکانی بەرازیل کە لە بەرامبەر زەریای ئەتڵەسیەوەیە. قەبارەی ناوچەکەش پێک هاتووە لە 420 کیلۆمەتر و 4000 جۆر ماری لێیە، مانای ئەوەیە هەر سێ هەنگاوێک بڕۆیت مارێک دەبینیت. زیاتر لە 35 زۆری ئاژەڵ هەن کە هەستیارن بە تیشکی سەر و وەنەوشەیی، بۆیە ئەم ئاژەڵانە دوور دەکەونەوە لەو بورجانەی کە ئەو تیشکە بڵاو دەکەنەوە. لە نێو مەمەکدارەکانیشدا تەنها مرۆڤ و مەیمون ناتوانن ئەو تیشکە ببینن. ئایا دەزانی کە دوور و درێژترین زنجیرەچیا لە هەموو دنیادا لە ژێر زەریای ئەتڵەسیدایە کە ناسراوە بە زنجیرەچیای ناوەندی زەریای ئەتڵەسی، درێژیەکی لە 25,000 میل پێکهاتووە، واتە 5 ئەوەندەی شوڕای مەزنی چین. ئایا دەزانی کە تابلۆ بەناوبانگەکەی مۆنالیزا کە لەلایەن لیۆناردۆ داڤینچی دروستکراوە لە سەدەی 16هەمیندا بۆ ماوەیەکی زۆر لە ژووری خەوتنی ناپلیۆن بۆناپارت دەستی بەسەردا گیرا بوو؟
بەپێی قسەی زانایان بێ مرۆڤایەتی لە چەند ساڵی داهاتوودا ژمارەیان دەگاتە 8 ملیار کەس، بەڵام لەوە سێرتر ئەوەیە کە زانایان دەڵێن لە ساڵانی داهاتوودا ژماری مێرولەکان دەگاتە 10 تریلیۆن مێرولە، واتە ژمارەی دەبنووسە و پاشان 15 سفری بخەتەنیشتەوە. شتە سەیرەکەش ئەوەیە کێشی مرۆڤ و مێرولەکان یەکسانن بە یەک، هەرچەندە لە ڕووی ژمارەوە مێرولەکان زۆر زیاترن. لەوەیە هەندێک کە زوا بزانێت کە دوورگەکانی کەناری ناوەکەی لە باڵندەی کەناریەوە وەرگیراوە. لە ڕاستیدا وانە، چونکە ئەم دوورگەیە سەر بە وڵاتی ئیسپانیایە و بە ئیسپانی پێی دەوترێ ئایزلاس کەناریا، کە بە لاتینی بە مانای کەناریا ئینسولای دێت، کە بە کوردی پێی دەوترێت دوورگەی سەگەکان. ئەگەر دەتەوێت لە ڕێگەی کلیککردن بە ماوسی کۆمپیوتەرەکەت کالۆری بسووتێنی، پێویستە نزیکەی 10 ملیۆن جار کلیکی لێ بکەیت. سێ زۆرترین شت کە فرۆشراون لە جیهاندا ئەمانن: یەکەم کتێبەکەی هاری پۆتەر کە 500 ملیۆن دانەی لێ فرۆشراوە، دووەم ئایفۆن کە لە ساڵی 2017 بڵاوکرایەوە و لەو کاتەوە تا ئێستا 1.5 ملیار دانەی لێ فرۆشراوە، سێمەش شەشپاڵووی ڕوبیکس کە 350 ملیۆن دانەی لێ فرۆشراوە. ئایا دەزانی بەکارهێنەرانی فەیسبوک کە پێک هاتوون لە 2 ملیار کەس زیاتر لە دانیشتوانی ئەمریکا و چین و بەرازیل بەیەکەوە؟ بەم جۆرەش هاتمە کۆتایی ڤیدۆکە. کام لەم زانیاریانەت نازانی ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسە. هیوادارم توانی بێتم لەم ڤیدۆیەدا زانیاری بەسوودتان پێ بگەێنم و زۆر سپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆم بۆ بکەن و هەروها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ. ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن، ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروها زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگا و لە بیرشتان نەچێ هەر ڕخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدۆیەکت بۆمان هەیە، ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم. تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر، هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.